ئەمڕۆ ڕۆژی جیانی سەلامەتی خۆراکە، خۆراکیشی تەندروست تاوەکو جەستەیەکی تەندروستمان هەبێ. دیاریکردنی ئەم ڕۆژە گرنگی و تایبەتمەندی خۆی و لە جیانیشە کارەکرێ بۆ ئەم بابەتەوە پرسێکی گرنگی شەکامیشە ئێمە چۆن بتوانین لە ڕێگەی ئەو خۆراکەی کە ڕۆژانە پێویستە بۆ جەستەی ئێمە بەڵام خۆراکیشی تەندروست بێت. کەواتە باسی خۆراکی تەندروست و خۆراکی ناتەندروستی ژەکەین و لەم نێوەندەشە ساڵانە چی ئەکرێ بۆ ئەوەی کە بتوانن ئەو خۆراکانەی ناتەندروستن بەرەو کەمبوونەوە بڕوات و گرفتە نەخۆشیەکانی نێوان جەستەی مرۆڤ و هەندێک بوونەوەری تر کەمتر بێتەوە. ئەمانە و کۆمەڵی ئاماری تر بتوانین ئەمە زیاتر ئەمڕۆ گفتوگۆی لەسەرکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر زانا ئەحمەد وەکو پسپۆری زانستی خۆراک کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. دکتۆر جان زۆر بەخێر بێ بەیانی باش. زۆر سپاس بەیانی ئێوەش باش. دەستان خۆش بێ. پێم خۆشحاڵی وڵاتان. زۆر زۆر بەخێر بێ مەش خۆشحاڵین. دیاریکردنی ڕۆژێک بۆ سەلامەتی خۆراک ئەمە لە کێوە دیاریکرا و بۆ گرنگێکی وای هەبوو کە ڕۆژێکی بۆ دابنێ. بڵێ. طبعا ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ساڵی 2010 زۆر تازەیە ئەمینە حوتی جوون یاخو حوتی حەزەران کە ئەمڕۆیە دانرا بە ڕۆژی سەلامەتی خۆراک لە هەموو ڕۆکان و دوای ئەوەیەوە لە 2010 مجموعەیەک ئاماری مەترسیداری دانا لەبارەی خۆراک و طبعا زۆربەی کات ئەو مەترسیانەی کەوا دائیمەن ڕێکخراوی تەندروستی جیهانی چکۆ ڕێکخراوی بەلایەنە خۆتان زانی هەموو وڵاتەکانە کە دەریەکە شەریکاتەکانی کۆمپانیای خۆراک و پرۆسسکردنی خۆراک زۆرتر عکسەکەی ئەوە ئەڵێن ئەڵێ خراپە مەسەڵێ نا ئێمە مەسەن توێژینەوان کردو خراپ نێومانە لەو ئامارە زۆر ساسۆرنانەوەیکەوە دەری کرد لە 2010 یەکەمەوەی لە هەموو جیهانە هەموو لە دە کەس یەک کەس تووشی جۆرە نەخۆشەکانە بێ بەهۆی ناسەلامەتی خۆراکەوە لە جیهاندا دووەم 200 نەخۆشیمان هەیە کە هەمووی بە لە ئەنجامی خۆراکی ناتەندروست و ناسەلامەتی خۆراک و ئەگوازرێتەوە. سێم 700,000 کەس ئەمرێ لە هەموو ساڵەکە لە جیهانە بەهۆی ناسەلامەتی و نابێوەیی وەکۆڵی خۆراکەوە لە جیهاندا. اینجا کێشێکی گەورەمانێ زۆرتر وڵاتە دواکەوتەکانە کە ئیش کێشەی پارەسایتە یاخو مشەخۆر ئەو کرمشتانە نەماوە لە وڵاتی ئێمە تقریبا لە وڵاتە پێشکەوتەکانیشان نەماوە کە زیاتر لە 48 ملیۆن کەس تووشی نەخۆشیانە بێ زۆرتر لە ئەفریقاومانە لە سا 50 ئەو نەخۆشانە هەمووی بە خۆراک ئەگوازرێتەوەمانە. اینجا گەورەترین وەکۆڵیت قوربانی ئەمە مناڵانی خواردپێن ساڵانە زۆربەی کاتە بێتە هۆی تێکچوونی باری مەسەن بوون منە نەفسیان تێکچوونی مستەوای عەقڵیان نەشونما و گەشەکردنیان هەمووی تێکە چێمانە لە هەموو 6 مردنی ئەو بردننی عادی لە مناڵانە دانەیەکیان بەهۆی سکچوونی کە بەهۆی خۆراکەوە ناسەلامەتی خۆراکەوە دروستە بێت. کەواتە ئاماژەت بۆکن 200 نەخۆشی لەبەر 200 نەخۆشی بەهۆی خۆراکی ناسەلامەتەوە یا خۆراکی ناتەندروستەوە ئەگوازرێتەوە بۆ کامانن زیاتر ئەوەی بەلای خۆمان ئەگەر ببین بالضبط هەموو ئەو نەخۆشانی کە بەکتیرین مەسەن بۆنمونە هەموو ئەو نەخۆشانی هەرچی نەخۆشەکانی مەسەن بۆنمونەوانی کە بەهۆی مەسەن بۆنمونە هەل لە تایفۆئید و حسابی کە هەل لە مەلاریا و حسابی کە هەموو ئەوانەی کە بەخۆی خۆراکەوە شتێک ئەیاتە مەسەن بۆنمونە خێتە ناو خۆراکەوە یەکەی خۆمانە بەکتریا ڤایرۆسی کە بە هەمووان شێوە نفسیش لەگەڵ خواردنا تۆ ئەکۆچی بەسەر خۆراکە یا ئەوتا بە کەڕوو یا ئەوتا زۆربەی زۆری ئەوەی کە ئێمە زۆرتر ئێتمان پێن بۆ تەندروستی زۆرتر بریتێنەوەی کەوا نەک بەکتریا و ڤایرۆس کەڕوویتایە بەڵکو ماوادی سامیتایە ماوادی حافظەیتایە ئەوانە هەمووی لە درێژخایەنە کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر کۆندامی هەرس کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر کۆندامی هەناسەدان لەسەر ڕەزمی هۆرمۆنی ئەو شخصە و لە ئەنجامە دروستبوونی سەرەتان کە دوای بە تەفسیلێتوان باشە دکتۆرە من نامانگەڕێتەوە بۆی کە لە سەرەتای بەرەمهێنانەوە ئێمە کێشەمان هەیە لەو خۆراکە ینی بۆ نمونەگەر خۆراکێکی ڕۆشی بێ لەوانێ لە زەویەکەیان کێشەمان هەبێ لەوانێ لە بەرەوەیکە ئێمە ئێستا زۆربەی کات ئەو چیمیانی بەکارێنن و قڕکەرانی کە بەکارێنن لەوانێ ئەمە هەر لە بەرەمێن لە تۆیەکەیەوە دروستبوونیەوە زیانمان پێ یاخو شیرەمەنیەکان یاخو گۆشتەمەنیەکانیش کە ڕۆژانە لە بەردەستمانەیە ئەمانە هۆکارێنین بۆی کە ئێمە خۆراشی ناتەندروست بکاتە جەستەمان بەتاکیدی طبعا ئەگەر هەر لە وەکو تەوزیعەکەی تۆ زۆر باش ینی وەڵێ مەرحلە یەکەم جار لە ئەنجام لە کشت و کاڵکردنی خۆراکەکەەوە مەسەن بۆ نمونەی سەر بۆ نمونەی سەر دانەوێڵەکان مەسەن دانەوەڵکان کە زۆر بەربڵاو هەموو لە جیهانە هەموو زۆربەی کەس ئەو دانەوەڵانەکە لەگەڵ سەوزە و میوەکانەمانە دوو جۆشتمانەیەکەوە مادی کیمیایی ئەکێنە ناوی دانێکیان پێوترێت وەکو سەمادی کیمیایی فەرتلایزەرە ئەمە کە زۆرتر لە نایترۆجین و فۆسفات و لەگەڵ پۆتاسیۆمایە طبعا ئەمانە زۆر بە کەمی تەئسیراتی خراپی نییە طبعا ئەمە بێتە هۆی
قڵەوبوون و گەشەکردنی بە قۆچک و ئەرزەکانمانتیان نەماوە نایترۆجن فۆسفاتیان نەماوە لە ئەنجامی هەزارها جار ئینکردنەوەمانە اینجا کەس تااقەتی ئەوی نەماوە لەبەرەوەی شەریکاتەکان پێویستیان بە وەکۆڵە لە جاتیۆ لە مەتە مربعێکا 5 کیلۆ پەتاتە بکە بۆچی لە مەتە مربعێکاڵە 50 کیلۆ پەتاتە دەکەم لە ماوەیەکی 2 مانگە تا ئەوەی لە 6 مانگە بۆسم ئەگەر بە ڕێگەی تەقلیدی و بایۆلۆژی قومان بکەین بۆیە هەموو خۆراکانمان ئەگەی بینی کە گەورە بووە مەسەن پەتاتێکە بینی نزیک کیلۆیەکە جاران نەمانە بینی مەسەن بۆن منە قۆخێک هەر لە یەک قەیسیەکە بینی بە قەد ئینێکی لاتۆ هەنجیر ئەگە بینی بێتان هەنجیر مانەیە ڕبع کیلۆ من خۆم لە تورکیا کڕێەوە یەک نزیک ڕبع کیلۆ 200 غرام هەنجیرە 5 دانە هەنجیرم چشاوە لە ئەستەمبوڵ 1 کیلۆ دەرچۆمانە تەمانەمە ئەمانە بە بڕێکی کەم تەسیراتەکەی کەمتر نیە بەڵام زۆربەی کات ئەویش هەر مەشاکیلێک گەورە دروستەکە بۆ لەشتکە ئەگەر بێت و بەرجەستت هەبێ بۆی کۆڵی بەرکەوتت هەبێ لەگەڵ یا بۆ دەستی یاخۆ بیخۆی زۆربەی کات نایشۆینەوە بڕێکی ئەو سەمادە کە لەگەڵ هاتی دووەم شتێک کەمانێک کە پێوترێت قڕکەرەوەی سەحرخان پێوتم چون من ناویم بە کوردەکەی نەزانی پێستساید مجموعەیە موادی کیمیایی نزیک 1000 جۆرە نانێن تەسەوەر لە عالەما بەکارێتمانە شەریکاتی شەریکاتە زەراعیەکان یاخو شەریکاتە کشتوکاڵەکان یەگەڵ ئەو شەریکاتانی کە ئینتاجی موادی کیمیاویەکەن بە لیستێکی زۆر دانێن و ئەڵێن بە بڕێکی کەم بەکارێنین کە سەیفە و بۆ لەشی مرۆڤ بەڵام زۆربەی کات توێژینەوەکان کە دەرئەکەوێ کە ئەمانە کاریگەری زۆر درێژخایانیان لەسەر دەشی مرۆڤ کاریگەری درۆژخایانیان لەسەر دەماخی مرۆڤ کاریگەری درۆژخایانیان لەسەر کۆندامی هەرس و کاریگەری دەشخایانیان لەسەر دروستبوونی سەرەتانەتەکان مونمونە ئەو دەنی کاوا زۆر بەکارێنین بڕێکی زۆر هەندێکیان بۆ کوشتنی بەکتریایە مەسەن بۆ ئەنتی مایکرۆبیاڵە هەندێکیان مەسەن ڕۆدێنتیسایدە بۆ کوشتنی مشک و جرجە هەندێکیان بۆ فەنگساید بۆ کەڕوەکانە هەندێکیان پێستسایدە هەربساید یەکێک لە زۆر گەورەترینیان کە زۆر بەکارێت لە هەموو عالەمە پێوتە گلایفۆسایت ئەن فۆسفۆناماید گلایسینە مادەیەکی کیمیاویە کە تەسەور کە هەرچی گژوگایە کوژێت هەرچی ئەو تەمان خۆزانی ڕۆک بۆچی ئێمە شتێکمانی لە کوردواری پڵن بژارە یان تۆ ئەگەر بۆن منە جایەک هینێکت هەبێ گەنمێک زۆربەی زۆری قوتی ئەرزەکە چی بە ئەو گژوجایی کەوا لەگەنان ئەوانەوان حل کردو بە هاتون مادەی کیمیایی ئەکەن بەسەر هەموو کشتتوکاڵەکە کە گلافۆس مادەیەکی زەهرە زۆر کوشندەیە زۆر شتێکی خراپەمان کە بژارکردنەکە زۆر باشتر بوو بەتاکیدی بەڵام تااقەتی نیە تۆ لە جاتیەوە یەکسەر بە تارێکیان بەسەر کیلۆمەترێک مەسەن بۆ منە هینە هەیە گەنم یا جۆت هەیە لە ماوەی 10 دقە چارێکا بە تارێکا بەسەر هەموو یا ئیتە تەواومانە ئەمە تەسەور کە بەهێزە هەرچی گژوجای هەمووی لەناوە بامان ئەمە ڕێگە پێدراویشە بەکار بەتاکیدی لە هەموو عالەمە لە ساڵ 1970 عالمێکی ئەمریکی دۆزیەوە باشە کە ئەم گلافۆسایتە حتا کاریگەری دیێنەی خانەکە ئەوەسێن و ئەی کوژێ ئەمانە بەڵام لەوانەیە پرسیار کە ئەی گەنمەکە بۆ نامرێت گەنمەکە چۆن ناکوژێ و هەموویانە گەنمەکە دەستکاری کراوە ئەو گەنمەی عادی خۆمان بە ئەوشە کوژێت گەنمەکە GMO پێڵێن لە لغەی تووبایەوەتە genetically modified دەستکاری کراوە گەنمەکە تۆی گەنمەکەمان دەستکاری کرد لە چەند وەکۆڵی توێژونەیەکی زانستیە کەوامان لێ کردو مقاوم بێ بۆ گڵافۆسایتەکە گەنمە ڕاستەقینەکەشمان نەماوە گەنمێکمان دروست کردو گەنمە ناتوانم بڵم وەکو هەندێک کەس وەکو دیعاە بڵ ئاوە گەنم نییە و پلاستیک نه شتان ناڵم دەستکاری ژێنەتیکی گەنمەکەمان کردووە تەسەور کە چۆلەکە بیخوا چۆلەکە ئەمرێ خۆت نازانی کەیت ئەو تۆوە ئەیکەن چۆلەکە بیخوا چۆلەکە ئەمرێ جرد نزیک بە تۆ لێ ئەمرێ هەموو وینەکان بۆیە لە کیلۆمەترێک مەسەمونە لە دۆنمێکا مەسەن جوتیارێکی ئەمە سەرەکەی چەندێک مەسەن سێکی 200 کیلۆ 250 کیلۆ گەرمی بەرهێناوە بەستە کەنەدا لە ئوسترالیا مەسەمون منە لە دۆنمێکا بۆن منە نزیک تەن و نیوە بۆ 2 تەن بەرهەمەهێنێت بە ئاسانی جاروات 2 تەن 3 تەن بەرهەمەهێنێت ئەوەیە مەوزوعەکە گەنمەکەمان وا لێ کردووە دەستکاریمان کرد جێنێتیکی کار لە درێژخانە زۆر کاریگەری خراپی هەیە ئەو مادەی گڵافۆسایتە کە بەو هەموو کاریگەری خراپیان و کە لەسەر لەشی مرۆڤە باشە هەرچی گژوگیا و وردە والله وەی هەرچی حەشەرات و مار و مێرو حتا باڵندەکانیشی کوژێتەوەمانە ئەیکێنە لەشمانە کێشە هەر ئەوە نیە تۆش بیکێنە لەشەوە کێشە بۆ نمونە مانگایەک ئەیخوا سوتفەکە ئەومانە اینجا من گۆشتی مانکە خۆم اینجا سەحرخان مەسەن پەنیری مانکە هەمووی تایەتی ڕێزە دیۆکەی یاخوب وەکۆڵی
نیشتۆکەی بڵێن پرسپتیشنەکەی ئەڕۆتە ناو لەشی مانگەکە و لە ئیتر تۆ شیرەکەی ئەخۆی پەنیرەکەی ئەخۆی گۆشتی مانگاکە ئەخۆیت باشە حیواناتی بەڕێی جاروای ڕاوەکرێ ئەوش هەر نفسشت فوت بۆ یعنی ئەوەیە لە سروشتا هەموو یعنی وکۆڵی ژینگە هەموو وێرانەکە ئەمانە گلایفۆسایت بە ئەتمان هەزارها تەن لە هەموو ساڵەکە ئەفرۆشێت یەکەم مصادر ئەمریکایە ئەینەرە بۆ هەموو عالم من داتاملانی لە کوردستانی خۆشمانە مەسەن ئایا گلایفۆسایت بەکارێنین بۆ هەموو دانەوێڵەکانمان ئەمانە یعنی کاریگەریکی زۆ کارەساتی هەیە لەسەر لەشی منۆ ئەمە قۆناغی بەرهەمهێنان ئەمە قۆناغی بەرهەمهێنانە کە باشە دواتر ئەچینەوە قۆناغی کە ئەم بەرهەمانە ئامادەیەکەن بۆ بە بازاڕکردنی ئێستا دکتۆر ئەبینین هەندێک جار ئەم بەرهەمانە مادەی حافیزەی لەیان مادەی پارێزەر یان باباسێکی ئەم قۆناغی ئامادەکردنەش بکەین بەڵێ بە قۆناغی ئامادەکردن باسکەین اینجا قۆناغی تێکردنی بۆ ناو مادەکە یعنی مەسەڵەن قۆناغی ئامادەکردنی ئێمە دوای بە تەفسیلی ئەچمە سەری این لەسەر ئەوانەی کە پێوتێ بە کوردی من نازانم تەفسیلەکەی پێڵێن فود ئەدیتیڤز یعنی تێکەرە خۆراکیەکان وە بەواناوینێ نازانم ئەگەر شەیەکی باشتر هەیە جەنابەت باشتر زانین تێکەری خۆراکی تێکەری خۆراکی تەسەوەر کە سەحرخان چەند ناومانەیە 10,000 جۆرمان هەیە تێکەری خۆراکی 10,000 جۆر کە لە شەکرێک و کە شیرینکەرێکی ناو خۆراکە حتا هەموو نەوەکان یعنی تەسەوەر کە شتێکمانی کە پێیتی ئی زۆربەتان ئەگەر لە معلبات یاخو هەر خۆراکێک کێکە لە بازاڕی کڕن کە سەیری پشتەکەی کە باسی با خۆراکەکەیکە ڕیزێکی گەورە ینی بە چەند ڕیزێک ئەیبینی کە هەموو ئەو بەپێی تەمان ستانداردی هەموو کواڵەتی و ئەو شتانە ئەبێ پێویستە هەمووی بنووسیت هەندێکی هەر نانووسرێشە تاکیدم لە عەمدە شەریکات هەر بەعزێکی نانووسێوانێ بۆی دڵەڕاوکێ نەخاتە خەڵکومانە ئیەکان 1000 جۆر ئیمان هەیە لە ئی یەکەوە تا ئەگاتە ئی 1000 مەسەڵەن سەی یەکەمی ئەمە هەموو هەر کە ڕەنگی سوور ڕەنگی پەمەی ڕەنگی قاوەی خۆ تۆ ئەگەم لە حەزڵ کرد بێ کۆن جاران ڕەنیان بەکارێنا بەچی مەسەن بە ئاوی ترێ بەکارێننا بە ئاوی قۆخ مەسەن بیانسا زەر دروستکەن بە زەردەچەوە ئیسە خۆت شەریکات تااقەتەوەی نییە توانە ڕەنێکی زەر دروستکە بە مادەی کیمیاوی دان جار زەرترە لە ڕەنی زەردەچەوە و هەرزانتریشە تێچووکەشی کەمترێ وز بەقۆتر و یعنیچی و تامی خۆشتریش بێلوانێ کە تام باسەکەی کام تامی کە لەسەر ئەرزایە قۆخ بۆ دروستەکەن بە مادەی کیمیاوی کە تامی لە قۆختە خۆشترە کە ئەی خۆی ئەگەر قۆخێ بخۆی بەقەوە تامی خۆش شکر مەسەن بۆنمونە بەڵێ تاقیت کردوتەوە زۆربەی خواردنەوە گازەکان زۆربەی مادەیەکی تێکن کەوا پێوترێت های کۆرن فرکتۆز سیرۆپ مادەیەکی فرۆکتۆزاویە مەسەن 100 جار لە شەکر هینترە لە شیرینترە قەت ناتوانانی خۆت بە شەکر ئەگەر شەربەتە دروستکەی ئەگەر هەتا ئەوەی ئەتێتە تایە چکە تا ڕادەیەتر لەوە زیاتر ناتێتە تیا خۆت زانین باشە قەت نابێت بەو شەربەتەی کە ناوی براندەکان نایەنم کە ئەی خۆیتەوە شەکری تیا لەبەر ئەو مادانە ئەو کاریگەری خراپیانەکەن مادەی کەمانە ئەسپارتەیم وەکو شیرینکەری بەکارێنین لەبەری تۆ مەسەن من کێشم هەیە قەڵەوم نەخۆشی شەکرمە نامێ شەکری خوێنەکەم بەرزێتەوە ناچار چیەکەین مادەی بەکارێن کەوا شیرینکەرە ئەسپارتەی مادەی کیمیاویە لە دوو پرۆتین دوو ئەمینۆ ئاسید بەکاردێت لە فیناڵدانین و ئەسپارتیک ئاسید ئەمە 200 جار لە شەکری عادی شەرینترە ئەوەی کە لەناو کۆلا بە ئەی خۆینەوە کاڵین کۆلای زیرۆ ئەو مادەیتە طبعا یعنی تەسەور ناکەی چەندێ خراپە لە ڕووی باری هۆرمۆنی کە تێکچە مەشاکیلی غودە و غودەی دەرەقی کە چەندێک کاریگەری و هەروە هەتا ئەم ساڵانەش هەر ئەیانوت ناو هیچ کێشەیەکی تەندروستی بەڵام لەم ئەخیراکەوە دەرکەوتوکە زۆر ڕەبتی هەیە بە هەندێک لە سەرتانەتەوە بە درێژخایان ڕۆدامان ئەم شتانە سەحرخان ئیشی ئەوە نیە بە ڕۆژێک و دوو ڕۆژوو بڵێ خواردم ئەمە تاوبانی نا کەڵەکە ئەبێتەوە 20 ساڵ خۆراکی ناتەندروستە خۆی ئامانە ئەچێتە ناو جاری وایە قوتووی خۆراک کە سەر دەرخە ئەم ئیانی کە باسم کە 1000 نەوعن سەی یەکەمیان ڕەنگە سەی دووەمیان مەسەن پێستسایدە ئینە موادی حافظەیە کە مجموعەیەکی زۆرمانەیە بەکتریا ئەکوژێ ئینە کوژێ بەنسبەی یەک بە ملیۆنیش تەیەکەن یەک یا دوو پێڵێن پارت پێر ملیۆن یان دوو بەش بۆ ملیۆنێک یا سێ بەش بۆ ملیۆنێک هەر خراپە باشە اینجا تا ئەگاتە ئی 300 و ئی 400 هەندێکیان تەسەوڕ کە بۆ تێکسچەر بەکارێنین یعنی ئەوەیە ڕەقیکە هەندێکیان شلێکە هەندێکیان بریسکەی پێپەیەکە هەندێکیان تۆپەڵبوون ئەوە سێنە ئەنتیکەیکین دائما ولا حظك خو كيك دروس كلام ما كيك جواني كأوي كأما ذكرزان قط وكو أو دروس كي لبرو بانزن نوع ما دي كمايته يكان جواني كا يكان صافي كا يكان بريسكي بيا قط بحياتي ناتواني لما الله بوشتان دروس كي لبرو أنا همويه أو هم ما دانتي أكريو ما كاتي مهر برهم أما ذكر أخون يك
کارگە لە مەوادی کیمیایی کارگەی لە مادی کیمیایی فلیڤەرینگ یعنی تام خۆشکەر ئەوەی کە باسمان کرد تام خۆشکەرانە کە تێیەکە مادێکمانێ پێوتە مۆنۆسۆدیۆم گلوتامێت MSG پێوترێت کە وازم لە زۆر لە حەڵکانی کەشە باسمان کرد زۆربەی لە خۆراکی چیایە لە خۆراکی ئامادەکراوە مثلا لە دەفەکانە هەیە ئەیکەن ناو سەمونەکە ئەیکەن ناو گۆشتەکەەوە ئینهانسەر چییە؟ تامی شیرینی لە ناو تیس بەدەکان یاخود گۆبکەی چەشتنە لەناو زمانی ئینسانە دایان قات بەهێزترەکات یعنی ئەو شیرینیە کە ئەچێتە ناو دەمتۆ دایان جار بەهێزێکا بۆ دۆپامین لە ناو دەماغتا زیاتر داوایەکە هەمومان خواردنێکا هەیە زۆربەی خۆراکانی لەفە بەرگەر لە زۆربەیان کە تێیەکەنەوەوانە ئەڵە باش بۆ لە فێتامێکی جیاوازیە دوکتۆر ناو پەتاتەکەیەوە ئەیکەنن ناو سەمونەکەیەوە لەگەرم لە حەزۆ کردو کە زۆربەی کات ئەگەر ڕێی بۆ ئەو دوکانی فاسفودانە برسیت نییە بۆ نمونە چەند جار بەسەر هاتووە خۆم ینی کۆن هەمومان ینی هینین بەسەرمان هاتووە کە برسیمان نەبوو کە ویستومانە مەسەن وتومانە لەفەیان نیو لە فەختان دوو لەفە خواردەوە جاریوە هەر برسیت نییە سیانە خۆیت چکە هەر داوایە کات ئەو مۆنۆسۆدیۆم گلوتامێتە ئیدمان دروستەکە لە مێشتا دۆپامین زیادەکە هەر داوای ئەکا کەسی وا هەیە ئەو ئیدمانەیە کە خەڵک ئەڵێ بەس خواردنی ماڵ بخۆ دابەزی یعنی حتا فەرەڵەن هەر شەکری ماڵ بخۆ هەر خواردنی ماڵ بخۆ کە هەموو مینەکانی بەڵام ئەوەی کە لە ناو مینەکانە فاسفودەکانە خۆی دەیان قات زیاتر ئالودەتەکە بۆی کەوا زۆرتر بخۆی زۆرتر باشە دکتۆر زۆر کاتێمە کێشەی ئەوشمانەیە کە هەندێک لەو قوتونانانە کە یەتە ناو هەرێمی کوردستانە وەگەر باسی خۆمان بکەین زۆربیان لە وڵاتانی دراوسیەوە بۆمانێت یعنی زۆر جار ئێمە دڵنیانی کە ئەمە چۆن دروستەوە ئەنجا هەندێکیشان لێسا بە تایبەتی بۆ منداڵ کە تاوانی چییە هەندێکیان هەر هیچی لەسەر نیە لایلۆنێکی پلاستیکی پێوەکراوە و تەواو بەڵام چێژێکی وای تێکردووە یعنی ئەم مناڵە هۆگری بووە هەموو ڕۆژە ڕاستەکەی بۆ ئەو شتێ هیچی کە ناخوا ئەمانە تا چەند کاریگەری خراپ بەچ ئێڵە خۆشە نییە لەو کاتی و مناڵیە لێ دیاری بە لەوانەیە لە خۆناغەکانی ترا لێ دیاری بە بەمانەش کاریگەری هەیە بە تاکیدی کاریگەری زۆر خراپە و گەورترین قوربانی مناڵەکانمانن یعنی تەسەوەر کە جۆرێک لە جۆرەکانی فود ئەتتیڤ یان تێکەرە خۆراکیەکان نیوتریشنەڵ وەکو ئەڵەی سەپڵمنتە مەسەن بۆ ڤایتامین و بڵێن کانزەکانەکەیکەن ناوی سەحرخان ئەمانش زۆر لە سەرچاوی زۆر چیپ و وەکو ئەڵەیت هەرزانانی دروستەکەن یعنی مەزەوە ڤیتامین سی کە شەڕەتێک خۆیت وەڵام ئەمە پڕە لە ڤیتامین سی ڕاستە 1000 میلیگرام ڤیتامین سییان تێکردو بس لە چی دروست کراوە ئایا تۆ ئەتوانی وەکو سەرچاوەیەکی بایۆ بتوانیت پرتەقاڵ و مۆز و سێ و ئەمانە کە لەوانێ من توقعکەم ینی خۆم ئەگەر بایۆ ڤیتامین سی یەک حەبی باوەڕ ناکەم لە دۆلار بتوانێت کەمتر هیچ شێ کۆمپانیا دروستی کات بەڵام لە شکل دروستەکرێ هەمووی چکە بۆ ئەسکۆرپێک هەسێت کە پێکاتەی کیمیاوی شەکر لەگەڵ ڤیتامین سی زۆر نزیکن حتا بۆیە بۆ سەرەتاناتش بەکارهێنین ڤیتامین سی لە حەڵقەی کا باسم کردەوە هەندێک کەس کاتە سەرەتانی هەیە ڤیتامین سیکی زۆری ئێنێ و سەرەتانەکە هەڵی ئەگرێ و دوایی ئەمرێن وەزانتە شەکرە ئەی خواتەوەمان لەبەرەوە لە یا مەسەن بۆ خواردنە ئێنەرژیەکانە خواردنەوە ئێنەرژیەکانمانە پڕی ئەەکەن لە ڤیتامین بیەکان B1 B2 B6 بایۆتین مەسەن بۆنە فۆلیت B12 بمانە هەمووی سەرچاوی زۆر هەرزان و یعنی وەکۆڵی بێکەڵک و بێکواڵەتی ئەمانە کاریگەری زۆر خراپی هەیە ینی ئەوەنەی کەس زەرەرەگەیانە ئەوەنە سوودت پێ ناکەن هیچی نییە یعنی ئەگەر زەرێریشی من باسی ڤیتامینەکانێکم نا باسی مادە کیمیەکانێکی ناکەم فەرەزەن ئەڵێ شیرم خواردەتە پڕ کراوە شیری مناڵ بۆ شیری یعنی عادەتی مەسەمونە کەمتر ڤیتامین دیتیای خۆت زانانی فولی ئەکەن لە ڤیتامین دی لە هەرزانترین سەرچاو بێکواڵەتین سەرچاوەوە ئێمانە مناڵەکانمان بە ئەوی جەناب باسی کردومانە کێشەکەوەیە هیچ شتێ نەماوە ئەچی فستقە کڕی بۆ بستەکە سێرەکە ڕەنگی مۆرە ئەخر بستەی مۆر هەیە لەسەر ئەرزا بستەکە پەمەییە باش بۆ ئەی خۆی کە ئەزانی وایە کە سێرەکەی شیرین کراوە پڕکراوە لە شەکر و پڕکراوە لە ڕۆنی ناتەندروست ئەو زەیتە پیسە باشە و علی بابایەکیان داناوە سەرکە علی بابەکە مۆرێکی کاڵە سێرەکەی پەمەییە نارنجەیە ئی باشە بۆ ئەویان سوور ئەزانی تو ئەم شتانە بەشتی طبیعی مۆر نابێ خۆش بەس کە ئەی خۆی خۆشە زۆر لە چەرساتی لە بازار من حەزم کە توێکڵێکی شیرینی بەسەرەوەی هەموو هەل علی بابا و بندق و نازان چێمانە ئیتر ئەنواع عشقا ڕەنگی هەیە نا پێویستان کە هەموو تەمرینتانە دکتۆر بێنە سەر دیوەکەی تر ئەمە هەموو زیانەکان بوو ئەمە خواردنە خراپەکان بوو کە ڕۆژانە هەموو لە بەردەستمانەیە و ئەشی بینین ئەو خۆراکانەی کە سوود بەخشن یعنی بۆ نمونە ئێمە ئەوی کە تۆ باسێکەکەی دەباز لەو شربەتە قوتوانە بێنین بێن مۆزەکە خۆی بخۆی یعنی ئەمەی تۆ وا ماگەڕنی تۆ بۆ بە مناڵ و تا گەورەش
پێویستە ئێمە ژەمەکانی ڕۆژانەمان هەمە جۆر بێت یاخو بە کۆمەڵە خواردنی تایبەتەوە ئەم بەس ئەمە بخۆین یاخو زۆر کەس هەیە لە کۆمەڵە شت هەر خۆی دوورخستوتەوە هیچ شتێک ناخوات پێمان خۆشتە تۆزێ لەسەرەوە بە گشتی بۆمان باسکێت بەتایکیدی حەزەکەم یعنی ئەو پرسیارە بە تەفسیری جوابەمەوە لەبەرەی ئەوەی کا چۆن خۆمان پارێزین بەڵام لە هەمان کاتە حەزەکەم بەڕاستی یعنی من نامێت دڵڕاوکی بخەمە لێنەوەمانە یعنی یەک نقطەم لەبیر چوو کە باسی کەمەوانە ئەو گڵایفۆسەتی کە باسمان کرد گەورەترین ڕێزیدیۆکەی نیشتنەوەکەی لەسەر چایە تەسەڵکە شاتوو کە لە بازار ڕای خوێنەوەمانە باشە سێو قۆخ هەرمێ هەموو جۆرەکانی کەلەر بووکاهوو یعنی تەسەوڕان من خۆم يعني تصور كي شخص من خۆم زۆر بکات دڵڕاو کەمێکا زۆر بکات سەرزەواتەکان خۆم ئانیش تایەتێمانێ يعني چی بکەین يعني نازانی ئەو مەسەن چی بکەین يعني مەگەرێکی ئەگەر ئیمکانەتیش هەبێت ئەگەرێکی ئیمکانەتی نەبێت بە خراپترین خۆراک خۆمانە يعني حتى ئەتەوێ بڕۆی سەوزە و میوەی پاک و تەندروست خۆی بەڵام فولە لە ڕێزیدیۆی ئەو گڵافەسەتی کە تایەتێمانە لەبەرەوە بە شێوەیەکی گشتی من وا ئەڵێمەمانە با هەموو خۆمان و مناڵەکانمان فێرکەین یەکەم شت پێشەوەی هەر شتێک کڕی کە بزانن ڕەنگی طبیعی ئەو شتە نەبوو مەیکڕە كأزاني مثلا بقول قيسية كما همو بيني وما كا قيسي نورمال مثلا سيرك بقدر هالمات يا توذ لو جورتر كابيني قيسية دو صغرامة كابيني هنجيرك سيرك بقدر برتقالة كلي هاتوا كابيني الرانكيتك شو كابيني جواز بو شو تيبو بزرد أنا ولا تكره خد ثانية هرموتربنية لأن خقوا هرموتربن لا بابا أنواع وأشكال دسكاري كدني جيني كراو مانا لەبەرەوە یەکەم بە لە ڕەنکانە دووەم زۆر بە ڕێکپێکی بژاردەی چاک هەڵبژێرین لەینەکانە جوان ئەو مادانە بشۆینەوە یەکێ لە گەورترین مەترسیەکانوانەی خەڵکێک سەر سێوەکەینەوە قەپێکی لێگرێت کە لە مەزرعەکەەوە هاتووە لە عینەکەوەی تو نازانی فولە لەو گڵایفۆسێت و مادە پیسانە کەوا بەش لە ملیۆنێکە تەسیرە خراپەکەی ئێستا زۆر جارە چیتە میوەفرۆشی ئەڵێ بۆ منە قەیسەکە تامی هەیە ئەڵێ ئاوە تامی بکە هەلەیە ئاوا دەستێکی پیاهێنە قەیسەکە نامێکە خۆی ئەڵێم ئەو بەشە لە ملیۆنەکە خراپەکە ڕاتە ئەی ئەگەر خۆی مادە کیمیاکە بەسەر قەیسەکەەوە کە پیاکراوە بە شێوەی یاوەتا بە پەم پیاکراوە لە وڵاتانی کە بە تارە پیاکەنەمانە لەبەر زۆر خەتەرە پێویستە پاک بیشۆینەوە پێویستە دەست و پلمان بشوین حتا کە دەستی تێوە ئەدەین پێویستە مناڵەکانمان فێرکەین کەوا شتی زۆر سروشتیان بۆ دانین پێویستە بە تەواوەتی هەموو ئینگریدنت یاخو پێکهاتی خۆراکی ناو سەر قوتوەکان یاخو پاکەتەکان بخێنن پێشەوەی دەستکەین بەو ئینەوانە پێویستە بگەڕێنەوە بۆ سروشتیانی بە هەموو شێوەیەک لە شێوەکان باوەڕکە لە هەند زۆربەی شتەکان سەحرخان من یەکەم جارە مەزانیت بۆ خەڵکێک ئاسان یعنی تێچووکەی کەمتر باوەڕکەوانیە باوەڕکە هەند جارێک باسمان کرد لە یەکێ لە لەکانی لای ئێوە لە کەناڵێکە بۆ باسی شەربەتی ئەم شەربەتی کە لە بازاڕ ڕێفرۆشێ و کە مەسەن 2 کیلۆ هەنار و فەردەیە شەکریتیایە مەسەن بۆ بینیتان هەمووتانمانە باوەڕکە خۆت هەنارەکە بکەی ئەوەی تێ ناچێت خۆت یعنی هات پرتەقاڵ بنێسە پرتەقاڵ کیلۆ پرتەقاڵ 1500 2000 نارە دوو سێ پەرداخی تیا بێت ئیخۆ هەرتوو ئەمە ئەکری بای 2000 نارە کە هیچ پرتەقاڵی تیان نییە و هەمووی مەوادی کیمیایە وتم 1000 جۆر ئیمان هەیە ئی 471 ئی 582 ئی نازام ئەمە یەکیان ئیتر خۆت زانی ئەوانە ئەو هەموو مادەی تایە هەر پرتەقاڵەکە خۆت بێنە بێ لە عسارە زۆر لەو باشترەوەمانە لەبەرەوە بە تاکیدی بۆ پرسیارکی جەنابەت پێویستە هەمە جۆری هەبێت لە خۆراکانمانە و هەتا ئەتوانین بگەڕێنەوە بۆ شتی سروشتی و هەتا ئەتوانین ئەوەی کە پێمانە کرێک باشە بتوانین یعنی سەرچاوی خۆراکە بزانین پێشەوەی بیکردین یعنی ئەگەر من شخص خۆم بزانم ئەم سێوە سووریە ئێرانی بە تاکیدی سێوێکی خۆمانە کڕم بەو اعتقادی من نازم تا چ ڕادێ هەڵم یا هەڵە نیم کە من وا تێگەشتم تا ئێستش هەروە خۆم تێگەیاندووە کە جوتیاری ئێمە ئەوەنە بە بەرنامە ئەگەر بە بەرنامە دەرمان ناکا بەسەر مەوادۆ ئیتم وا تێگەشتم و حتا ئەوە زۆربەی کات مناقەشەی گەورم بۆ لەگەڵ برادەرەکانم کە لە ئەوروپاوە مەسەن دکتۆرمان وتم هەموو شتە لای ئێمە باوێت چۆن وتم ئێمە مەسەن بۆ نمونە نایکەین بەسەر قەیسی و هەنار و مۆز و سێ مۆز لای ئێمە نییە سێ و ئەم شتانەوە ئێمە دەرمانی پێوە ناکەین بچووکترە درەنگتر پێ ئەگا دەجاتی ئەو لایەوە بە 50 ڕۆژ پێگەمە بە 6 مانگی پێچێ گۆشتمان لەوانە مەسەن بۆ نەگۆشت نایترێت و نایتراتی تیا ئەو دوو مادە خراپەت ئیکەن ناو گۆشتەوەکانە بۆی خراپ نەبێمانە کت سەرەتاناتە هەمووی ئەمانە وتمە گۆشت لای ئێمە مانگایەک مەسەن 150 کیلۆ ناگاتە 200 کەم نادیرە مەگەرەوە لای ئێوە لە ماوەی 5 مانگ 6 دانە مانگە بە دەرزی و بە هۆرمۆن و بە ئەنتیبایۆتیک ئەگەن یعنی بەقەد چی لێ شتێکی مخیف دەرەچێت 500 600 کیلۆمانە ئێمەوەنی ئیتر یاخۆ من وا ڕاز بم یانیمان ئینشەڵڵا کەوا بێت دکتۆر ئینشەڵڵا ئەو ویژدان و زەمیرە لەسەر جەم جوتیارەکانی ئێمە ئاژەڵدارەکانی ئێمە یا ئەبێت و سپاس بە وتەکانی بەڕێ زۆر